سیستەمی دەسەڵاتداران لە ئێران و تورکیا بەرەو هەڵوەشانەوە و بێچارەیی دەچن. سەرهەڵدانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و گەڵانی ئێران شاهیدی ئەو ڕاستیان وڵات بە دوای مۆدێلێکی نوێدا دەگەڕێت. ئازادی خوازان زۆر دەمێکە فاشیزمی تورکیا پەردە لەسەر مەرامی خێزەون و تیرۆر و سیاسەتی نکۆڵی و کڕکردنی هەڵمانراوە. ئەم ڕژێمە فاشیستانە خۆشیان نایشاردنەوە کە دژ بە هەموو بوون و دەستکەوتێکی گەلی کوردن لە هەر کوێی دنیا و جیهان بێت. ڕژێمێکە پایەکانی دەوڵەتی خۆی لەسەر کۆمەڵکوژی و توانەوە و کڕکردنی کوردان ئاوا کردووە. مان و نەمانی خۆی بەستۆتەوە بە لێنەوەبردنی کوردانەوە. لە مێژووی دوور و نزیکدا ڕژێمێکی وها خوێن خۆر و نەژاد پەرست و قڕگەر وێنەی نەبوو و نییە. ئێستاش لە سەردەستی شۆڕەژێرانی کورد و گەریلا و شەروانانی ئازادی ئەم ڕژێمە دووچاری شکستی گەورە بۆتەوە و فاشیزمی تورکیا بەرەو زبڵدانی مێژوو غلۆر دەبێتەوە. ئەوە بۆ ماوەی 7 مانگە لە هەرێمەکانی پاراستنی میدیا بەرخودانێکی مێژووی کچان و کوڕانی گەلەکەمان لە بەرامبەر سوپای داگیرکەری تورکیا بەڕێوە دەچێت و لێدانی کەمەرشێن لە فاشیزم دراوە. گەرچی نامەردانە هەموو جۆرە تەکنیک و تەکنۆلۆژیا و تەنانەت سەکی قەدەغەی کیمیاویش لە بەرامبەر گەریلاکان بەکاردێنێت، بەڵام سوپاکەی ئەردۆغان نەیتوانیوە هیچ سەرکەوتن و پێشوەختێک بەدەست بێنێت. بۆیە دەیەوێت لە کاتێکدا تورکیا برەو هەڵبژاردن دەچێت بەم هێرش و پەلامارەی بۆ سەر ڕۆژئاوا و هەرێمەکانی پاراستنی میدیا ڕای گشتی تورکیا چاواشە بکات و هەستی نەژاد پەرستی و فاشیستی لە تورکیا بورژێنێت. لە کۆتاییدا دەڵێن خەڵکی شەڕەفمەندی کوردستان بزافی ئازادی گەلی کورد و ڕێبەرەکەی ڕێبەر ئاپۆ هەر لە سەرەتای تێکۆشانی ئازادیەوە بانگەشە و مژدەی سەرکەوتنی ئەم کاروانەی خەباتیان بەگەلەکەمان داوە و مێژووی سەرکەوتنەکانی شەڕی شۆڕژێری گەل و قەڵەمباسە فیکری و ئایدۆلۆژیەکانی ئەم بزوتنەوە شۆڕژێریە شاهیدی ئەمەن. هەر بۆیە هەوڵ و مەرام و پیلانی فاشیزم و داگیرکەری تورکیا و ئێران چی دەبێ با ببێ؟ مەخالە سەرکەوتن بەرامبەر ئیرادەی ئازادی گەلەکەمان بەدەست بهێنێت. سۆز و پەیمان دراوە بە شەهیدان تاوەکو فاشیزم تێک نەکشکێندرێت و ئازادی و سەرکەوتنی یەکجارەکی بەدەست نەهێنرێت، بۆ چرکەیەکیش گەریلا و شەرفانانی ئازادی دوودڵی ژیان ناکەن و مسۆگەر گەلەکەمان لە ڕۆژ ئاوای کوردستان و تەواوی پارچەکانی تیری کوردستان بە ئازادی و ژیانێکی شەرەفمەندانە دەگات. بوونەوەیە بەرامبەری گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان لە شەنگال لە باکوور لە باشوور ئەردۆخان قەتڵ و عامی ئەم گەلاکە یعنی شەو ڕۆژی بۆ نییە لەوەتی گەلی کوردێ و لەوەتی فکری ڕەبەر ئۆجالانەیە کە گەلێکی لە مردوو زیندوو کردوتەوانێ ئەو ڕۆژانە هەرەڵێ ئەم مانگەنە ئەم مانگە و ئەم هەفتە و ئەم ساڵ وەم ساڵ ئێمە ئەم گەلە لە ناوبین گەلی ئازادی خوازی کوردستان بە پێشەنگایەتی پەکەکە، بەڵام پەکەکە فکری سەرۆک ئاپۆ فکری ڕێبەر ئاپۆ بووە بە چاوگەیەکی ڕووناکی بۆ هەموو گەلانی بندەستیش. ئێمە ئەو سەرکێشیانەی ئەردۆغان و هاوکارانی شەرمەزارەکەین لە باشووری کوردستان و لە پارکی ئازادیەوە، ئێمە ئەو سەرکێشی و قەتڵ و عام و ئەو ملهوڕێی ئەردۆغان و هاوکارانیان قەتڵ و عامایی کە گەلی کوردەکەن ئێمە ڕسوە و شەرمەزاریانەکەین. گەلێک داوای ئازادیەکە، داوای مافی خۆیەکە، داوای ژیانێکەکە، ژیانێکی شەرەفمەندانە. ئەوەی کە ئەمڕۆ بربەستە لە بەردەمی پلانەکانی ئەردۆغانە و هاوکارانی فکری ڕێبەر ئاپۆیەکەوە کوتم گەلێکی لە مردوو زیندوو کردوتەوە. ئەمڕۆ ئەو هێزەی کە گەریلانە بێ لە باشووری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان هێزی گەریلانە بێ، گەلی کورد یعنی ناتوانێ هەناسەش بدە، بەڵام بە خۆشبەختانە ئەو شەڕانەی کە بەرامبەری گەریلاکرێ، ئەو چیمیا بارانەی بەرامبەری گەریلاکرێ ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندنە، ڕۆژ بە ڕۆژ لەشکرەکەی
ئەردۆغان لە نقم بوونایە لەوەیە لە بەست بوونایە ئایان بینی لە تیڤەکانەوانێت تووشی فۆبیا بوون خۆیان ئەکوژنیان ئەیان سووتێنێت و بە بەرچایی هەموو دنیاوە بەڵام ئەو سیاسەتە قێزە و نەبۆگەنانەی هەموو زلهێزانی دنیا بەنای مافی مرۆڤەوە هەمووی ڕستۆ شەرمەزارەکەین هەمووی ناوێکە و بەست هەمووی لەبەر خاتری بەرژەوەندەکانی خۆیانە گەلی کوردیان هاڕیوە هاڕیویانە بەڕاستی بەڵام لە نەبوو بوون دروست بووە ئەوەی کە ئەمڕۆ هەیە لە شنگالەوەی هەیە لە ڕۆژاوای کوردستان ئەو پێشکەوتنانەیە لە باکووری کوردستان پێمانەڵێن ئازادی زۆر نزیکە ئەمڕۆ شۆڕشی ژنە شۆڕشی ئازادیە نەک بۆ گەلی کورد بۆ هەموو گەلانی بندەستیش.